ئەمڕۆکە سۆندی یاساییمان خوارد و سۆندی یاسایی و لە ڕووی قانونی و لە ڕووی شەکلیەوە کۆتایی پێهاتەوە و لەمڕۆوە مەهامی ئێمە و مەسئولیەتی ئێمە بۆ کەرکووکیەکان جیاوازتر دەبێت. یەک تیم دەبین و کاری جدی دەکەین کە لەگەڵ پێکهاتەکانی تر لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێکەوە کار بکەین، لەگەڵ برایانی عەرەبمان، لەگەڵ برایانی تورکمانمان، لەگەڵ خوشکە مەسیحیەکەمان هەمومان پێکەوە کار بکەین و ئاور نەدەینەوە لە ڕابردوو بیر لە ئەمڕۆ و ئایندەی کەرکووکیەکان بکەینەوە و ئەمەش دەبێت هەنگاوی یەکەم بە یەک تیم بین، پێکەوە کار بکەین. سەرکەوتنی هەموو پێکهاتەکانی کەرکووک دەبێت لە نێو ئەنجومەنی پارێزگا و شکستێنان شکستی هەمومان دەبێت. بۆیە نیەتی ڕاستەقینەی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەوە نیەتە حەقیقەکەیە کە دەمانەوێت لەگەڵ پێکهاتەکانی دیکە پێکەوە کاری جدی بکەین، کار لە خزمەتگوزاری و خۆشگوزەرانی خەڵک بکەین. جگەل لەوە هیچ نیەتێکی دیکەمان نییە. بۆیە لێرەوە من تەسەوڕەکەم ئەمە بەس بێ ئەم پەیامە تەنها پەیامی ئێمە ئەوەیە بۆ هەموو کەرکووکیەکان لێرەوە پیرۆزبایی لە هەموو کەرکووکیەکان دەکەین. لە دوای 18 ساڵ هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکەمان کرا و لە دوای 18 ساڵ ئەنجومەنێکی نوێ دەستبەکار دەبێت. لە ڕۆژانی داهاتوو دەستبەکاربوونەکە تۆمار دەکرێت لەگەڵ یەکەمین دانیشتنی ئەنجومەن واتە موباشەرەکردن واتە دەستبەکاربوونمان لە کارەکانمان. بۆیە لەو ڕۆژەوە تر ئێمە یەک تیم دەبین و هەوڵی جدی دەدەین وەکو ئاماژەم پێی کرد لەگەڵ پێکهاتەکانی دیکە یەک بین، یەک ئاراستە بین بۆ خزمەتکردنی کەرکووکیەکان، تەنها بۆ پرۆژە خەدەمیەکان و بۆ خۆشگوزەرانی خەڵکی کەرکووکارەکان.